ڕەوەند هەر تەوەری یەکەممان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت زۆر سەرنجڕاکێش و جوانە. تەوەریکی جێشانازی میوزیک گۆرانی کوردی لە هەر شوێنێکی ئەم جنیایە لێ بدرێت ئیتر گرنگ نییە ئەو کەسێکی گوێبیستێتی کووردا یاخود بیانیە بە دڵنیاییەوە ئەکەوێتە نێو جۆش و خڕۆشێکی زۆرەوە. جا هەر لەبەرم هۆکارە گروپی میوزیکی شکۆردیە لە نەمسا کۆنسرتێکیان ئەنجام داوە کە ئەم گروپە بەڕابەرایەتی هەرێکە لە مامۆستا ڕزگار خۆشناو هەروەها پرۆفیسۆر مارکۆس شیرما ڕابەرایەتیە کرێت بێگومان ئەم گروپە کاتێکە لە نێو کۆنسرتەکەیە گۆرانێکی کوردی ئەڵێن گۆرانیە کوردیەکە لەگەڵ بینەران و لەگەڵ ئامادەبووانە ئەڵێنەوەی ئامادەبووانێکی زۆر لە تەواوی جیهانەوە بەشداریان کردووە بەشداریان نێو ئەم کۆنسرتەدا کردووە. جا بە شێوەیەکی ڕاستەوخۆ مامۆستا ڕزگار هەروە پرۆفیسۆر مارکۆسمان لەگەڵایە با بزانین ئێستا سەرقاڵی چین کار و پرۆژەکانیان چی و لە هەمان کاتیشە باسێکی ئەم کۆنسرتیان لەگەڵاکەین. مامۆستایان سڵاوتان لەوێت. سڵاوتان لەبێت. سڵاوتان لێبێت. پێمان بڵێن یەکەمیشت با باسی کۆنسرتەکە بکەین. ئەم کۆنسرتە چی بوو؟ ئێوە تەنها لە نێو کۆنسرتەکە گۆرانی کوردیتان پێشکەش کرد یاخود گۆرانی دیکەش پێشکەشەکان لە نێو کۆنسرتەکانی خۆتانە؟ بێگومان بەتەنها بەس گۆرانی کوردی نییە بەڵکو گۆرانی بیانیشە مۆزیکی بیانیە مۆزیکی کوردیە کە ئێمە لەگەڵ مارکۆس پێشکەشی دەکەین وەوەی ئەمە یەکەمین جارمان نییە ئێمە بە بۆنەی 30 ساڵەی یوبلیۆمی دروستبوونی ئەم گروپە ئەم ئاهەنگەمان ئەم کۆنسرتەمان لە شاری گراس لە ئۆپێرا پێشکەش کرد. بەڵێ مامۆستا ڕزگار دوو پرسیارم هەیە. پرسیارێکیان بۆ بەڕێزت هەستە چۆن بوو کە ئاواز و میوزیکی ڕەسەنی کوردیتان پێشکەش کرد و بینەرەکانتان 1200 کەس بوون لە تەواوی دنیاوە بەشدار ببوون وەکو بینەری کۆنسرتەکە و جۆش و خڕۆشێک تەنابوو بە بینەران. پرسیارێکیشم هەیە بۆ بەڕێز مارکۆس هۆکاری چییە ئەوەندە دڵخۆشە بەکارکردن لەگەڵ ئێوەیە و کارکردن لەسەر ئاواز و میوزیکی کوردی؟ Auch presiarka Zawdat, wie fühlst du dich, wenn du so kurdische Lieder singst und präsentierst? Es ist total interessant für unser Publikum, weil unser Publikum ist ja schon gewohnt, kurdische Musik. دلای زۆر گرنگە ئێمە کە مۆزیکی کوردی پێشکەش دەکەینەوە بڵێن بینەرانی کۆنسرتەکانی ئێمە دەناسن و دەزانین مۆزیکی کوردی بە گۆرانی کوردی دەمان ناسنەوە یەکسەر دەزانن. Das, was wir halt bei Skurdia machen, ist deswegen so speziell, weil wir die originale kurdische Musik, die du komponiert hast, hernehmen und völlig internationalisieren, sodass sie überall verstanden wird. Sonst wäre sie ja nur eine Volksmusik, die in einem Bereich verstanden wird, aber so ist sie international. دەڵێ گرنگەکە لێرەدا کە تۆ گۆرانیەک بڵێن ئاوازێکدا دەنێی ئێمە دێن ئاوازەکە بەهۆی ئامێری زۆری بیانی و ئەوانە دابەش دەکەین و شتێکی زۆر زۆر جوان و ڕێکوپێکی دەدەتی کە بڵێن بینەری ئەوروپی زۆر حەزی لێ دەکات. باشە مامۆستا ڕزگار پرسیارێکیشم بۆ بەڕێزت هەبوو. بەڵێ هەستان چۆن بوو کە ئاواز و میوزیکی کوردیتان پێشکەش کرد لەو کۆنسرتەیە ئامادەبووان 1200 کەسی نەتەوە جیاوازەکان بوون لە تەواوی دنیاوە بەشدار بوون لە کۆنسرتەکەیە؟ دەڵێ هەستمان چی بێ ئەمە من ئەوەندە خۆشحاڵم کە کاتێک دەبینم 1200 کەس گوێ لە مۆزیکی ئێمە ڕادەگری کاتێک دەزانم بەهۆی لە ڕێگای مۆزیک و هونەر ملەتەکەم بە هەموو دنیا دەناسێنم ئەوە بۆ من مایەی شانازیە بەڕاستی بۆ هەموو کەسێک ئەمە ناڕەخسێ لەگەڵ باشترین پیانۆژەنی نەمسا تۆ ئیش بکەی یعنی بەڕاستی ئەمە بۆ من شانێژی زۆر گەورەیە چکە ئەم کەسێ لە تەنشتم دانیشتمامای ئەگەری باشترین پیانۆژەن نەبێ لە یەکە لە هەرە باشەکانی پیانۆژەنی هەموو نەمسا. زۆر باشە مامۆسان ئێوە وەکو ئاماژەتان پێکرد تەنها گۆرانی بیانی ناڵن بەڵکو گۆرانی کوردیش لە هەمان کاتا پێشکەشەکەن. باشە ئەو گۆرانی کوردیانە چۆن هەڵەبژێرن لەسەر چ بنمایەک با بڵێن ئەم گۆرانیانە هەڵەبژێرن؟ من زۆربەی گۆرانیەکان لەم کۆنسرتەکەمان هەڵمان بژار بوو زیاتر بەندە ئاوازی بۆ دادەنێ و
هۆنراوەکەشی بەندەیە بەڵام هەندێک جار وەکو گۆرانی شیرینە سەوزە مەتەلەن دەڵێن وەکو فولکلۆر بەڵام وەکو وتمان ئەویش باسی کرد ئێمە وای لێ دەکەین کە لە قالبێکی زۆر جوان و ڕێکوپێک کە خەڵکی ئەوروپا بتوانن تامی لێوەگرن تۆ ناتوانانی شیرنێ لەیلانیان بۆ بڵێ یا گۆرانێکی واکە زۆر مێلۆدی لەسەری زاڵ بێ ئێمە گۆرانەکانمانی کوردیەکان زیاتر ڕزم لەسەری زاڵە بۆیە خەڵکی ئەوروپی حەزی لێ دەکەن هەرچەندە بە زمانێکی ئەوروپی خەڵکەکە چۆن گوێ لە مۆزارت و بێتهۆڤن و شتراوس ڕادەگری ئەو هەرگوێ لە ئێمە ڕادەگری مامۆستایان با لەگەڵ ئێوەیە و بینەرانیشمان بینەری بەشێک لە کۆنسرتەکە بین بینەری ئەو بەرهەمە بین کە لە کۆنسرتەکە پێشکەشتان کردووە. زۆر سپاس. زۆر تایبەت بوو مامۆستا ڕزگار بە جلوبەرگی کوردەواریەوە بە تەواوەتی دەرکەوتبوو گۆرانێکی کوردەواری جوانی شەوت و جاوای لە بینەرانیش کرد گۆرانێکی کوردی بڵێن ئەو خۆی لە خۆیان جێگەی شانازیە هەر بژیت مامۆستا ڕزگار. جا پرسیارێکم بۆ پرۆفیسۆر مارکۆس ئەوەیە حەز ناکات بێتەوە کوردستان و لە کوردستانیش کۆنسرتێکی کەمێک با بڵێن کوردەواری ئەنجام بن؟ Willst du nicht nach Kurdistan? Unbedingt. Ich war so begeistert, wo wir waren das letzte Mal. So ein nettes Volk und nette Menschen, ganz großartig sind wir empfangen worden. Und ich glaube jetzt, in dieser Größe, wie das Projekt jetzt ist, das ist überall eine unglaubliche Sache, das muss man erleben, auch in Kurdistan. دەڵێ بێگومان من زۆر حەزەکەم وەکو ساڵی 2012 ئێمە هاتینەوە کوردستان و قەول بوو لە کورتسات کۆنسرتێک بکەین بەڵام بەداخەوە ڕێک نەکەوت بەڵام بۆ ئەم جارە ئەگەر هاتینەوە کۆنسرتێکی گەورە دەکەین هەم لە سلێمانی و هەم لە هەولێر چونکە بەڕاستی ملەتەکە ملەتێکی زۆر نێت و زۆر بەڕاستی میێوان دۆست و حەزیان لە موزیکە ئێمە حەزەکەین زۆر جارێک کە بینە کوردستان و کۆنسرتێک لە کوردستان بکەین. ئێمە شیوادارین مامۆستاجیان ئەو کۆنسرتە ببینین و ئەو کۆنسرتە ئەنجام بدەن. مۆسیقای کوردی مامۆستا ڕزگار لای بەڕێزت تایبەتمەندیەکی هەیەەوە ئێوە توانیتان لە ڕێی ئاواز و مۆسیقای کوردیەوە ئەو جۆش و خڕۆشە بە بینەران بن. من لای من ئەوەندە مۆزیک گرنگ نییە وەکو ئەوەندەی کە بڵێن وەکو پەیامەکەی ئێمە لە ڕێگای مۆزیک گرنگە
چونکە بە خۆ دەزانی ئێمە ناتوانین لە ئەوروپا خزمەتی مۆزیکی کوردی و فلکلۆری بکەین بەڵام دەتوانین خزمەتی ملەتەکە بکەین ملەتەکە بناسێنن بە ملەتانی تکە ئەوە بۆ من گرنگە بەڕاستی لە پاڵەوەش مۆزیکی کوردی بە بێتە ناو قالبێکی جوان بە دابشکردنێکی جوان بە ئامێری ئەوانەی کە دیتت لەو گروپە هەمویان مامۆستان و هەمویان بەڕاستی بلیمەت و بەتوانان لە مۆزیک لێدان بۆیە زۆر گرنگە کردنی مۆزیک کوردی تۆزێک بە ئینتەرنەسیۆنال یعنی بە نێودەوڵەتی چکە ئێمە پێویستمان بۆ هەیە ئێمە لە ناو قالبێک ناتوانێت هەر بسوڕێنەوە بێ ئەوەی کەوا شتێک نوێ دروستکەین شتێکی نوێ پیشانی خەڵک دێن بۆیە بۆ من و بۆ پرۆفسۆر مارکۆسی زۆر گرنگە. مامۆستا پەیامەکەی ئێوە چییەوە تانەوێت لە ڕێی مۆسیقاوە لە ڕێی ئاواز و میوزیکی کوردیەوە بیگەیەنن؟ Was ist eure Botschaft? Das uns Allerwichtigste ist, dass sich Völker, dass sich Menschen untereinander verstehen. Wir leben in einer Zeit, wo es so gespalten wird. Überall, in fast allen Ländern wird gespalten. Es gibt immer wieder die eine Richtung oder die andere Richtung. Wir zeigen, dass wir miteinander können und wir leben das vor und das ist unsere Botschaft. وەکو ئەویش وتی منیش هەر دەڵێم ینی ئەو باسی ئەوەی کردکەوە ئێستا لە کاتێکی زۆر ناسکو زۆر خراپ دەژین کە پەیوەندی ملەتەکان لەگەڵ یەک زۆر خراپە لە زۆر وڵات شەڕشتیوە هەیە بۆیە ئێمە حەزەکەین وەکو گروپێکەوە خەڵکی هەشت وڵاتی تێدایە کە ئێمە ئەو گجر و گرفتەمان لەسەر شانۆنیە ئێمە خەڵکی بەرازیلە خەڵکی فەڕەنسایە خەڵکی وڵاتی تکەن ئێمە هەمومان پێکەوە دەتوانین پیشانی خەڵک دێن کە دەتوانین پێکران بژین بێ گیر و گرفت و بێ شەڕ و بێ هەرە. Wenn unsere Herzen und unsere Ohren offen sind, gibt es nichts Fremdes. دەڵێ ئەگەر ئێمە گێمان کردەوە بۆ هەموو شتێکی دنیا هیچ شتێک نییە کەەوە بێگانە بێ. مامۆستا ڕزگار وەکو پرۆفیسۆر مارکۆس ئاماژەی بەوە کردکە ئەو خۆشەویستێکی زۆری بۆ کورد و بۆ کوردستان هەیە و بە میوان دۆست ناویان ئەهێنێت هیچ وشەیەکی کوردی لەگەڵ تۆیە فێر بووە فێری هیچ گۆرانیەک بووە لەگەڵ تۆیە؟ تۆ کوردی؟ ئەمن کوردم. ئەمن کوردم هەر بژیت. دەستان خۆش بێت. دەستان خۆش بێت. مامۆستا ڕزگار بەڕێز مارکۆس بەڵێ بەڕێز مارکۆس چۆن پێناسەی موسیقای کوردی اکات چون پناسه هنری کوردی اکات. Wie beschreibst du kurdische Musik? Was ist für dich? Es ist eine ganz andere Art, es ist eine ganz andere Rhythmik, es ist ein ganz anderer Puls, ein ganz anderer Herzschlag, irgendwie als wir es im Westen natürlich gewohnt sind. Aber jetzt ist es mir schon so vertraut, weil ich es ja schon so viele Jahre mache mit dir. Ich habe von dir viel gelernt. Dalej muzyki kurdi rytmu hastu dilledanişi kaya boy balamin lageroy tfetemeja lagertu پێکران کار دەکەین زۆر شت لە تۆ فێر بووم و من بە خۆشحاڵیەوە موزیکی کوردی پێشکەش دەکەم. پرۆژەی داهاتووی واتەکار و پرۆژەی داهاتووی گروپیش کوردیا چییە؟ گروپیش کوردیا ئێمە هەموو ساڵێک چەند ڕۆژێک خۆمان ئامادە دەکەین بۆ چەند کۆنسێرتێک لەوانەیە لە ئەڵمانیا ئێمە دوسێ کۆنسێرتمان هەبێ لە سویسرا روسلاند ینی زۆر وڵات هەیە کە ئێمە دامانناوە بچین و کۆنسێرت بکەین و بەڕاستی ئەم کۆنسێرتەش لەلایەن تەلەڤیزیۆنی ئوتریش نەمسا هەمووی بە لایڤ ستریم کراو و تۆماریش کراوە کە لەو زوانە لە تەلەڤیزیۆنی وان هەموو ئەوە کە 2 ساعت و 5 دقیقە پێشکەش دەکرێت و ئێمە لەو گروپە بەڕاستی دەبێ خۆشحاڵ بینیکەوە گروپێکی وا هەیە کە بتوانێت لەگەڵ من موزیکی کوردی بێدا. مامۆستا ڕزگار پرۆفیسۆر مارکۆس زۆر سپاسانەکەن کە کاتی خۆتانیە بە ئێمە زۆر خۆشحاڵ بووین جێگەی شانازین بۆ کورد و کوردستان بە هیوای بەردەوامی زۆر زیاتر دەستان خۆش بێت. دەستان خۆش بێت. زۆر سپاس ئەمیش بەناوی ئەو
بەناوی ئەو بەناوی خۆمەوە سپاسی هەموو بینەرانی کورسات و پرۆگرامی کورسات مەگەزین دەکەم بۆ ئەم دەرفەتە هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن و هەرساغ و تەمەندرێژ بن. زۆر سپاس بۆ ئێوە مامۆستایان دەستان خۆش بێت. سپاس بۆ کاتی کە بەێمەتان بەخشیت.